ئەمشەو شەوی بەراتە بۆ منداڵانی هەرێمی کوردستان. ئەمشەوە چێژێکی تایبەتی هەیە. لە سەرەتای شەوەکەدا منداڵان خۆیان ئامادە دەکەن و ماڵ بە ماڵ و کۆڵان بە کۆڵان دەگەڕێن و لە دەرگای ماڵان دەدەن بۆ ئەوەی لەلایەن گەورەکانەوە نوقڵ و شیرینیان پێشکەش بکرێت. چۆنی؟ باشم زۆر سپاس. ئەمشەو شەوی چییە؟ ئەمشەو شەوی بەرادە. تاکو چەند بەرات لای تۆ شەوێکی خۆش و تایبەتە؟ وەڵا شەوێکی زۆر خۆشە بۆ منداڵان و بۆ گەورانیش. خۆشەکەی لە چیایەت؟ وەڵا خۆشەکەی لەوەیە ئەچین نوقڵ کۆکەینەوانێ. تا ئێستا چەند ماڵگەڕاوی چەند نوقڵ کۆ کردوێتەوە؟ وەڵا زۆر ماڵگەڕاوم. لا زۆر. هەمووتان کۆبوونەتەوە. حەزەکە هەموو شەوی بەرات بێ؟ باشە. تاکو چەند تۆ چێژت لەم شەوە بینی وەکو مناڵێ؟ وەڵی زۆر. چەند ماڵ گەڕاوی؟ وەڵی زۆر گەڕایم باز ناکرێ. خۆشە بۆی مناڵان؟ بەڵێ. 2 ساڵ ماگەڕم. 2 ساڵە گەڕی؟ خۆشە بەرات؟ بەڵێ. ئەمشەو شەوی چییە؟ بەرادە. خۆشم شەوی بەراتە؟ بەڵێ. چەند نوقڵ کۆ کردوێتەوە؟ زۆر. بەرات دەکەوێتە شەوی 14 لەسەر 15 مانگی شعبان. ئەم شەوە لە نێوبەشێک لە مسلماناندا گرنگیەکی تایبەتی هەیە و بەپێی هەندێک لە سەرچاوە مێژوویەکان. لە شەوی بەراتدا قیبلەی مسلمانان لە قودسەوە گۆڕا بۆ شاری مەکە. لە کوردستانیش ئەم یادە دەکرێتەوە و منداڵان لەم شەوەدا دەگەڕێن بە نێو ماڵەکاندا بۆ کۆکردنەوەی نوقڵ و چکلێت و شیرینی. مێژووی یادکردنەوەی شەوی بەرات لە نێو کووردا بۆ 700 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە. لە کۆندا گەورەکان لە ئێوارەکەیدا خواردنی تایبەتیان ئامادە کردووە و منداڵانیش بە ماڵەکاندا گەڕاون و شیرینیان وەرگرتووە. ئێستا کە زۆر کەس ناگەڕێ وەک جاران نییە. ئیتر وڵای دەوری خۆشمان هەیە. خۆت گەڕاوی کە مناڵ وڵی خۆش بوو کاتی ئێمە مناڵی زۆر خۆش بوو بە کۆڵانە ناگەڕین. سش تاموچێژی یارماوە؟ ئارەوەڵا. بەرات لە باشووری کوردستان زیاتر لە شاری سلێمانی گرنگی پێدەدرێت و بۆتە بۆنەیەکی دیاری شارەکە و نووسەران و شاعران و گەورە پیاوان ئاماژە بۆ دەکەن کە لە دێر زەمانەوە یادی بەرات کراوەتەوە و ئاهەنگیان بۆ گێڕاوە. جگە لە هەرێمی کوردستان شەوی بەرات لە هەرێک لە وڵاتانی ئێران و عێراق و میسر و بەحرەین یاد دەکرێتەوە. مەریوان عەبدوڵڵا، کورتسات نیوز، سلێمانی.